لەوانەکانی پێشوو قسەمان لەسەر دیمۆس و لۆگۆس کرد و ئەم گفتوگۆیە لە ڕاستیە هەمووی زەمینەیەکە بۆ ئەوەی ئێمە ئەوە ببینین لۆگۆس لە ناو مرۆڤ چۆن کار دەکا ئەی دیمۆس چۆن کار دەکات. و لێرە سکرات باسی عاشقانی لۆگۆس دەکا لەگەڵ عاشقانی دیمۆس. و مرۆڤ ناتوانێت لە یەک کاتە هەم عاشقە لۆگۆس و هەم عاشقە دیمۆس بێت. بەڵام دەکرێت لۆگۆس وتنێک ئەڵوێستێک یا کردەیەک بە مرۆڤ بکە، ئەم کردەیە لەگەڵ ئەوە یەک بگرێتەوە کە دیمۆس بە خەڵکەکانی دەکات. بەڵام ئەم یەکگرتنەوەیە ئەم دوو کردەیە، یعنی ئەو کردەیەی کە کەسێکی دیمۆسی لە دیمۆسەوە دەیکا لەگەڵ ئەوەی کە لە لۆگۆسەوە دەیکا، ئەگەر لە ڕووی شێوەشەوە هەمان کردە بن لە یەک بچن، بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە جیاواز. و لە ڕاستیشە کۆمەڵگا یا دیمۆس یا جەماوەر ئەوەی ناوێ، یعنی تەنها بەوەندە ڕازی نابێت کە تۆ ئەو کردەیەی دەیکەیت لە کردەکەی ئەو بچێ، لەو کردە دیمۆسی بچێت کە دیمۆس داوای دەکات. ئەوەی کە دەیەوێت و ئەوەی پێویستێتی ئەوەیە کە بە فرمانی ئەو بیکەیت، نەک بە فرمانی لۆگۆس. لەبەرەوە کاتێک کەسێک لە لۆگۆسەوە کردەیەک دەکا، کردەکە لەگەڵ کردەیەکی دیمۆسیە کە یەکێک لە دیمۆسەوە دەیکا وەک یەک وایە، دیمۆس بەمە ڕازی نابێت، ینی جەماوەر بەم کردەیە ڕازی نابێت. و بەڵام چۆن هەستی پێ دەکا، ینی جۆرێک لە هەستکردن هەیە بەرامبەر ئەم کردەیە کە لە لۆگۆسەوە کراوە، چونکە ئەم کردەیە کە لە لۆگۆسەوە کراوە شتێکی نادیاری تایە، یعنی تۆ ناتوانانی بە هەستەکە دەرەکیەکان هەستی پێ بکەیت، بە هەستێکی ناوەکی هەستی پێ دەکەین. گومان دروست دەکات لەوەی کە ئەو کردەیە هەمان ئەو کردەیە بێت کە دیمۆس دەیکا. ئەسڵ دیمۆس جەماوەر نەریتەکانی خۆی دروست دەکا خەڵکەکان هەڵسوکەوتی پێ بکەن، نەک لەبەر ئەوەی نەریتێک دروستکە خەڵک هەڵسوکەوتی پێ بکە، بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو نەریتەوە لە ژێر حوکمی خۆیان بێت. ینی مەوزوعەکە هەر ئەوە نییە کە تۆ وەک ئەوە بکەی کە دیمۆس دەیخوازێ، ینی لە فۆرمە ئەوەشە کە تۆ دەبێت بە حوکمی دیمۆس بیکەیت، نەک بە حوکمی لۆگۆس. ینی ئەمە تەبان بۆ لۆگۆسیش وایە، ینی کردەیەکەیە کردەکە دیمۆسیە، ینی لە دیمۆسەوە بە حوکمی دیمۆس کراوە، بەڵام لە فۆرمە هەمان کردەیە کە بە حوکمی لۆگۆس دەکرێت. و ئەم کردەیە کە کەسەکە بە دیمۆس دەیکا بە حوکمی دیمۆس، هەمان ناوەڕۆکی هەڵ نەگرتووە، ئەگەرچی فۆرمەکەی هەمان فۆرم بێ، هەمان ناوەڕۆکی هەڵ نەگرتووە، ناوەڕۆکی ئەو کردەیەی هەڵ نەگرتووە کە کەسێک بە حوکمی لۆگۆس کردەکەی کردووە. تەمان لە وانەکانی کانتا و دواتر ژەوانەکانی سوکراتە باسی چاکەکردن و چاکبوونمان کرد. چاکەکردن لەگەڵ چاکبوون دەکرێت، ینی لە چاکبوونەوە کاتێک چاکەیەک دەکرێت، ینی تۆ لە چاکبوون دای بەهۆی ئەوەوە کە دەتەوێت چاک بیت و هەڵسوکەوتێ لە تۆ دەردەکەوێت، هەڵسوکەوتێکە چاکە بۆ شتێک، چاکە بۆ دەوروبەرەکەت. یعنی چی؟ یعنی تۆ چاکەت کردووە لەگەڵ دەوروبەرەکەت لە کاتێکە تۆ لە ڕاستیە چاکەت نەکردووە لەگەڵ دەوروبەرەکەت، تۆ چاک بوویت. یعنی تۆ چاک بوویت لە دەوروبەرەکە، لەو دەوروبەرە چاک بوویت، نەک چاکەت کردووە بۆ دەوروبەرەکەت. ئەوی تر دێت چاکە دەکا بۆ دەوروبەرەکەی، هەمان شت دەکا بەس دەیکا بۆ دەوروبەرەکەی، یعنی دەیکات تاوەکو جەماوەرەکە ڕازیکە، نەک خۆی ئەمەی دەوێت بیکات، بەبێ ئەوەی خەڵک لێ ڕازی بێ یا لێ ڕازی نەبێت.
ئەمە دوو کردەنە دووکیان لە فۆرما لە یەک دەچن بەڵام ئەم دوو کردەیە کاتێک یەکێک لە لۆگۆسەوە دەیکا بۆ جەماوەرەکەی بۆ جەماوەرێک نەک لە لۆگۆسەوە دەیکا نەک بۆ جەماوەرێک لەناو جەماوەرە بە لۆگۆز ئەم کردەیە ئەنجام دەدا لەگەڵ کەسێک کە بۆ جەماوەرەکە کردەکە ئەنجام دەدا ئەو جەماوەرە ئەو کردەیە دەبینن مامەڵە لەگەڵ ئەوەیان نادەکەن کە بۆ ئەوان کراوە و هەستیش بەوە دەکەن کە ئەمیتر بۆ ئەوان نەکراوە لەبەرەوە مامەڵەی دیمۆس لەگەڵ ئەم دوو کردەیە جیاوازن و دیمۆس تحقیق دەکات لەوەی ئایا بە حکمی ئەو کردەیە کراوە یانە یعنی ئێستا هەر شتێک لە شتەکان کە تۆ لەناو کۆمەلگایە دەیکەیت دەبێ خۆت نەتەوێ بیکەیت و بیشیکەیت اینجا مەقبولە بۆچی چونکە ئەگەر خۆت نەدویست و کردت یانی چی ینی لەژێر حکمی دیمۆسە ینی خەڵک شتەکەت پێدەکا بۆ ڕازیبوونی خەڵکە ئەگەر هات و شتەکە تۆ خۆت کردت بەویستی خۆت کردت با فۆرمەکەشی هەمان شت بێ ئەوە هەر لە شوێنەکە ینی ئەمە دەردەکەوێت کە ئەمە بۆ جەماوەرەکە نەکراوە و لێرەوە کێشت بۆ دروست دەکەن و دەبێ وات لێ بکەن کە کردەکەت بکەوێتە ژێر حکمی دیمۆس اینجا قبول دەکرێت جا ئەلێرە مەوزوعی ئەم کێشەی بینی دیمۆس و لۆگۆس یعنی بە ئاشکرا دەردەکەوێت تاوان لە بیتریشە کاتێک کردەیەک دەکەی کردەکە لە بە حکمی دیمۆس کردوتە ینی چاکەیەک دەکەی بەڵام لەبەر خەڵک چاکەکە دەکەیت بۆ نمونە شتێک گەیە حەقە تۆ دەچیتە پاڵی بەڵام بۆ ئەوەی خەڵک پێت بڵێ حەقە نەک لەبەرەوەی کردەکە خۆت دەتەوێت ئەمە بکەی و پێت ڕاستەوە ئەمە بە چاک دەزانی کاتێک ئەمە دەکەی تەبان بامان شێوە لۆگۆسیش ئەمەد لێ وەرناگرێت چۆن دیمۆسەویترە لێ وەرناگرێت لۆگۆسیش ئەم کردەیەت لێ وەرناگرێت یعنی چی لێ وەرناگرێت یعنی بەهۆی ئەم کردەیەوە لۆگۆس لە ناوتۆە زیاتر لەوە کە نیشتەجێ نابێت یعنی وەکو بڵێ زیاتر لەوەی کە لەگەڵتایە و لەگەڵ تا دەمێنێتەوە بەوە نامێنێتەوە بەعکسەوە کە تۆ ئەوەت کرد ئەو بەرەبەرە لە تۆ دەکشێتەوە چونکە ئەو قبوڵی نییە وەکوتم بێگانەکان بێنە ماڵەکەت حتا بێگانەکە نەیەتە ماڵەکەت ینی هەتا دیمۆز نەیەتە ناو ماڵەکەت تۆ چۆن ئەو کردەیە دەکەیت دەبێت دیمۆز هاتبێتە ناو ماڵەکەت بۆیە تۆ ئەو کردەیەت کردووە لەبەر خەڵک کاتێک دیمۆز دێت چی دەکا لۆگۆس غایب دەبێت و جۆرێک لە غیاب و حزورەیە لە نێوان لۆگۆس و دیمۆسە بەڕاستی مەحوی ژنێکی زۆر وردی گزارشتێکی زۆر وردی لەم حزور و غیابە کردووە لە بینی لۆگۆس وەک یار لەگەڵ ئەوی ترکە غەیری لۆگۆسە لەگەڵ خۆی وەک دیمۆس خۆی وەکو کاینێک کە لەژێر حکمی دیمۆسایە جا کێشەی مەحوی ئەلێرایە بۆیە لەگەڵ یارا کۆ نابێتەوە چونکە خۆی لەگەڵ دیمۆسە و عاشقی لۆگۆسیشە و لۆگۆسیش داوای لێ دەکات لە دیمۆسدا ببرێتاوەکو ئەم خۆی نیشاندات و دەڵێ هەتا ئەو غایب نەبێ من حازر نام جا ئەمە ئەومان نیشان دەدا کە لۆگۆس چییە و دیمۆس چییە تاوان دیمۆس ڕادێنێ لەسەر ئەوەی شتانێ بکەی کە دژی ویستی خۆت بن دژی ئەوە بێ کە خۆت دەکەوێت یعنی چەند تۆ بتوانی شتانێ بکەی کە دژ بە ویستی خۆت بن ئەوەندە لە ناو دیمۆسا چییە مەقبولی کردەکەت کردەیەکە قبول دەکرێت وەردەگیرێت
وچەند نیشتۆ ئەوە بکەیت کە دەتەوێت بەبێ ئەوەی گوێ بدەیتە ئەوەی جەماوەر لێ ڕازیە دیمۆس لێ ڕازیەیانە ئەوەندە تۆ لە دیمۆس بێبەش دەبی ینی لەوە بێبەش دەبی کە دیمۆس دەداتی بەس ئایا ئێمە چۆن دەگەین بەوەی بە لۆگۆس ینی بەو ئیرادە پوختە طبعا من هەر لەوانەکانی پێشووە بە تایبەتی لەوانەی کانتا زۆر بە وردی لەگەڵ ئەم مەسەلا ڕۆشتم ئێمە کاتێک غەریزەکانمان بۆ نمونە مەساڵەحەکانمان بەرژەوەندیەکانمان تەبیعەتمان تەنانەت ئەوانە هەمووی چین کاتی ئێمە دەکەوینە ژێر حکمیان ینی تەبیعەت بە مانای لێرە بە تەبع نەک بە مانای تەبیعەت بۆ مانایی کە یاری ئەو پێناسەم کرد و فۆرمەکان دەدا بە معنای تەبع حەز من حەزم لە شتێکە و حەزم لە شتێک نییە یعنی من حەزم لە شتێکە جیاوازە لەوەی من شتێکم دەوێت ئەمە دووشتی جیاوازە تۆ دیمۆس لە ڕێگەی چیەوە حکمی تۆ دەکا لە ڕێگەی ئەوەوە لە ناو تۆ شتێک غەریب بە ئیرادەی تۆ هەیە کە عیبارەتە لە غەریزەکانت لە حەزەکانت لە بەرژەوەندیەکانت ئەمەی کە غەریب بە ئیرادەی تۆیە داخوازی هەیە کە داخوازی هەیە ئەو کاتە چی ڕوودەدا دیمۆس ئەم داخوازیانەی بۆ جێبەجێ دەکات لەبەر ئەوە دیمۆس ئەم داخوازیانە جێبەجێ دەکات بەڵام بەرامبەر شتێک جێبەجێ دەکات بەرامبەر ئەوە جێبەجێ دەکات کە تۆ لەژێر حکمی دیمۆساوی یعنی بۆ نمونە بۆ ئەوەی تۆ لە شوێنەکە مەقبول بی و ئەو شوێنە لەو شوێنە ئیش دەکەی بۆی دەرد نەکەن بۆی فلان ینی بێبەش نەبیلەوە دەبێت چی بکەیت دەبێت لەگەڵ ئەوە ساز بیتەوە و دەبێت شتانێک قبولکەی کە لەبەر خاتی ئەوەی کە لەو شوێنە دەرنەکری ئەی بۆچی دەرنەکری تاوەکو چونکە دیمۆس ئەوە دەداتێ کە ئەو بەشت کە لە ناو تۆ غەریبە بە ئیرادە داوای دەکات یعنی ئێمە هەر لە خۆمانەوە دیمۆسی نین و دیمۆس لە ناو ئێمە ئاساسێکی هەیە ینی شتێکی لە ناو ئێمە وەرگرتووە کە داخوازی هەیە من حەز دەکەم من ئەوانەی کە ڕەبتن بەمانەوە ئەم حەز و ئارەزوو و بەرژەوەندی و ئەوانە ئەمانە هەمووی کە من دەچێتە پاڵیان منەکە دەبێتە ناچارە بکەوێتە ژێر حکمی دیمۆس جا ئەلێرەوە دیمۆس حکمی تۆ دەکا ینی ئەساسی حکمکردنی دیمۆس بۆ تۆ لەکوێیە هەر لە ناو خۆتایە بۆیە بۆ ئەوەی دیمۆسیش حکمت نەکا دەبێت چی بکەیت دەبێت لە ناو خۆتا چارەسەری بکەیت ینی ئەوە نییە تۆ بڵێ من دیمۆس نایەڵم ینی دیمۆس چۆن نایاڵی فەرزەن بڵێ من جەماوەر یا ئەو خەڵکەی کە لەسەر نەریتێک ڕێککەوتون وە ژیانیان بە پێ و نەریتە دەڕوا بەبێەوەی بیرکەنەوە ئەرێەوەی دەیکەن چاکەیانە بڵێ من ئەمانە هەمووی لە ناو دەبم یا بڵێ من ڕادەکەم لە شوێنێک بۆ خۆم بە تەنیا دەژین بۆ ئەوەی دیمۆس حکم نەکا لە ڕاستیە دیمۆس ینی بەوە حکمت دەکا کە لە ناو خۆتایە ینی ئەگەر ئەوەی کە لە ناو خۆتایە تۆ حەلت نەکرد بێ و ئیرادەی خۆتت لێ گیان نەکرد بێتەوە ئەوە ئەگەر لە شوێنێکی شابی جەماوەر نەبێ هەر دیمۆس حکمت دەکات بۆچی چونکە تۆ لە ژێر حکمی ئەو داخوازیانەی کە ئەو بەشت کە غەریبە بە ئیرادەت و دەبێ ئەو لەگەڵ ئیرادەتا ساز بێتەوە کە چی ئیرادەت لەگەڵ ئەوە ساز دەکەیتەوە یعنی بۆچی تۆ شتێک دەکەی بە خۆت ناتەوێت لەبەرەوە یا مەسلحەتێکت هەیە ئارەزوویەکت هەیە لەو شتە تێر دەبێت کاتێک ئەمانە دژ دەبنەوە بە ئیرادە تەمان ئەمە یانی ئەوە نانێت تۆ دژی ئەمانە ڕاوەستی نا کاتێک ئەمانە دژی ئیرادە دەبنەوە ئیرادە نەفی دەکەنەوە ئەلێرام یانی کێشەکە دروست دەبێت بەو معنایە مەوزوعی حەز و ئەوانەی کە هەیە لە شوێنێکە
لە هەموو شوێنەکە دژی ئیرادە نامنەوە ئەوە مەوزوعەکە دەبێت لەگەڵ چیا لەگەڵ ئیرادا ئەوان خۆیان هەم ئاهەنگکەنەوە ئەلێرایە کە سوکرات دەڵێ من لەگەڵ خۆما هەم ئاهەنگ ببمەوە ئەم دوو منە چییە من و خۆم منێکیان ئەمەیە کە کێشەکەی لەسەرە ینی دەکرێت دیمۆس حکمیکا دەکرێت لۆگۆسیش حکمیکات دەکرێت لەگەڵ لۆگۆسە هەماهنگ بێتەوە دەکرێت لەگەڵ دیمۆسە هەماهنگ بێتەوە یانی چی لەگەڵ لۆگۆس و لەگەڵ دیمۆس ینی دەکرێت لەگەڵ ئیرادەی جەماوەرە هەماهنگ بێتەوە یا دەکرێت لەگەڵ ئیرادەی خۆیە هەماهنگ بێتەوە مەوزوعەکە ئەلێرایە وە سوکرات لێرەوەیە دەڵێ ئەگەر من ینی وەکو بڵێ ئەوەی کە هەمە ئەوەی کە دەبێت ساز بێتەوە ئەگەر لەو پەڕی ناسازیە بێت لەگەڵ جەماوەریشە لە ناکۆکیا بێ وەکو خۆی دەڵێ ئەگەر من بە تارێک مۆسیقا بژەنم تەلەکانی کۆک نەبن یا لەگەڵ هەموو خەڵکی ناکۆک بێ لەگەڵما لەسەر شتێک بەڵام ئەگەر بێت و بەهۆی ئەوە بێت کە خۆم لەگەڵ خۆما لە مانگیام ناکۆک نیم ئەوە من ئەوەم پێ باشە کە لەگەڵ خۆما لە ناکۆکیان نەبم با لەگەڵ هەموو دنیاش لە ناکۆکیا بم ئەلێرایانی چی ینی ئەو بەشەی ئێمە کە نزاعەکەی لەسەرە ناکۆکی لەسەرە ئەو بەشەی ئێمە ناکۆکی لەسرە لە نێوان چی و چیا لە نێوان ئیرادەی جەماوەر و ئیرادەی منە ئەو ناوچەیە یا ئەوەیە داگیر دەکرێت لەلایەن دیمۆسەوە ئیرادەی جەماوەرەوە کە داگیر کرا لە لایەن ئیرادەی جەماوەرەوە ئیتر ئیرادەی تۆ نەفی دەبێتەوە یا ئەوەیە فعلەن ئەم بێگانەیە تۆ دەری دەکەیت و ئەو منتیقەی خۆت ئازاد دەکەیت لەبەرەوە دەبێ ئەو کردەیە کە لە ویستەوە ئەنجام دەدرێت جیای بکەینەوە لەو کردەیە کە لە حەزەوە ئەنجام دەدرێت ینی لە مەبدەئی چێژ و ئازارەوە یا لە مەبدەئی تەندروستیەوە کە مەبدەئی تەندروستیش ڕەبتی بە چیەوە نیە ڕەبتی بە ئیرادەی منەوە نیە ینی فەرزە من جەستەم ساغ بێت ئیلاقەی بە ئیرادەی منەوە نییە ساغی جەستەم ناکاتە ئەوەی کە ئیرادەم ینی شتێکم پێ بکە یا شتێکم پێ نەکە ئیرادەم جەستەم ساغ بێ و یا ساغ نەبێ ئیرادەم شتی خۆی دەکات بۆ نمونە جەستەم ناساغە بەڵام من بۆ ئەوەی ساغی کەمەوە دەبێت ڕێگایەکی خراپ بگرمە بەر ئەو کاتە ئیرادەم ئەم ڕێگایە ناگرێتە بەر بۆ ئەوەی جەستەکە بە ساغی بمێنێتەوە یا ساغ بێتەوە لەبەرەوە هەم بنەمای ساغی و تەندروستی کە لە ئینەکەی کۆرسەکەی پێشووە سکرات باسی کرد کە خەڵکانێک دەڵێن ساغی لە ساغی ئەوە لە هەموو شتێک ئینسان زیاتر خۆشبەخت دەکات یا ماڵ و سەروەت و سامان کە سەرچاوەی چێژەکانە ئەمە ئینسان خۆشبەخت دەکات تەبەن ئەم نا مەبدەئی ساغی تەندروستی ئەو مەبدەیە کە ئیرادە هەیەتی نە مەبدەئی چێژیش ئەو مەبدەیە کە ئیرادە هەیەت یعنی ئیرادە مەبدەیەکی ترە خۆی مەبدەیەکی سەر بەخۆیە و ئەو مەبدەئە ئیلاقی بەوە هەیە چی چاکە چی چاک نییە نەک چی باشە بۆ تەندروستی و چی ڕەوایە و چی ناڕەوایە مەبدە ینی مەبدەی ئیرادە بنەمای ئیرادە بنەمای لە عینی کاتە بنەمای ڕەوایەتیە شتێک کە ڕەوا بێت حەق بێت لەبەر ئەوە ئەم ئیرادەیە کە لەسەر بنەمای حەقە یعنی کە مەبدەئی حەقە ینی بنەمای ئیرادە بنەمای حەقە کاتێ ئەو بەشانەی تر کە بنەمای بە بنەمای تەندروستی و بە بنەمای چێشکار دەکەن ئەم منتیقەیەکە و دوانە حکمی دەکەن
دەبێ واز لە حکمی خۆیان بێنن بۆ کێ خۆیان سازکەنەوە لەگەڵ ئەو بنەمایی کە ئیرادە هەیەی ئەو کاتە ئاوابوو ئەو کاتە ئیرادە حکمی کوێ دەکا حکمی ئەو منتیقەیە دەکا کە دەکرێت لەناو خۆمانایە بەڵام دەکرێت دەرەوە حکمی بکایە خۆمان حکمیکەی تەمان ئێمە لە سەرەتا کە لەدایک دەبین دەرەوە حکمی ئەو منتیقەیە دەکا دوایی دەبێ ئەمە چی بکەین دەبێ هەوڵی ئازادکردنی بدەین ینی چۆن هەوڵی ئازادکردنی بدەین ینی بیگەڕێنینەوە بۆ ئیرادە حکمی بکات ئەلێرە کە ئێمە گەڕانمانەوە بۆ ئەوەی کە ئیرادە حکمی بکە ئەلێرەوەیتر ئەوەی بنەمای حەق یا لۆگۆس یا ئیرادەی پوخت بە معنایە ینی ئەم ئیرادەی کە لێرە باسی دەکەن ئیرادەی پوختە ینی حەز نییە لە شکڵی ئیرادا دەرکەوت بێ ئێمە حەزەکانمان ئیرادە ویستمان دروست دەکەن بۆ شتێک دەبێ ویست خۆی حکمی حەزەکان بکە یعنی دەبێ من شتێک بمەوێ جا حەزەکە جێبەجێ بێت لە ویستنەکە نەک من حەزم لە شتێکی هەیە شتێکە اینجا ویستی کردنەکەم بۆی هەبێ نا دەبێ من ویستم بۆ کردنی ئەو شتە هەیە لە ناوکردنی ئەو شتا حەزەکەش خۆی جێبەجێ دەبێت کێشە نییە چونکە حەزەکە لەو کاتە هەماهەنگە لەگەڵ چیە لەگەڵ ویستەکە نەفی ویستەکە ناکاتەوە بەڵام ئەگەر من حەزم لێ بوو ئەوە ئیرادەم ناچار دەکەم بەچی ئیرادەم ناچار دەبێ و کاتە ئیرادەم دەکەوێتە ژێر دەچێتە دەرەوەی خۆی و مەحکوم دەبێ بەچی بە حەزەکە ئەو کاتە حەزەکەیە لە ڕێگەی ئیرادەیەکەوە جێبەجێ دەبێت نەک ویستی شتێکگەیە ئیرادەی شتێکگەیە لە کاتیان شتە جێبەجێ دەبێت حەزەکەش لەگەڵیە تێر دەبێت ئەمانە دەبێت لە یەکتر جیا بکرێنەوە بۆیە من ئاوا تەرکیز دەخەمە سەری بۆەوەی وا تێنەگەین کەم ینی هەماهەنگبوونەوە لەگەڵ خۆتا لەگەڵ لۆگۆسە ئەوەنە ئاسان و ئەوەی ڕێگرە لە بەردەمەوەی خۆت لەگەڵ خۆتا بکەویتە ناو هەماهەنگیەوە لە ڕاستیات دەرەوە نییە ئەمە کێشەکەیەخ ئێمە وا تەسەوەر دەکەینەوە دەرەوەیە وا دەکا کە ئێمە لەگەڵ خۆمانە هەماهەنگ نەبی بۆچی دەرەوە نییە چونکە دەرەوە لە ڕێگەی ئەو منتیقەیەوە ئەو ناوچەیەوە کە لە نێوان ئێمە و دەرەوایە و لە ناو ئێمایە دێت حکمی ئێمە دەکات یعنی ئەو حکمی شتانێک دەکات لە ناو خۆمانایە و ئێمە خۆمانە و ناوچەیەمان تەسلیمی ئیرادەی دیمۆز کردووە خۆمان تەسلیمان کردووە و ئەمیش مەیلی هەیە بۆ ئەوەی لەگەڵ چونکە بڵێن مەبدەی چێژوانە مەبدەیەکی کوێرە ینی هەر ئەوەندەی ینی ئەو چێژی دەبێت ئیتر چی چێژی بداتێ و شوێنی دەکەوێت و چی فەرزەن تەندروستی بداتێ هەرچی بێ شوێنی دەکەوێت ساغی بداتێ چی مڵک و سامانی بداتێ و شوێنی دەکەوێت ینی لەگەڵی هەماهەنگ دەبێتەوە وا دەبێت کە ئەو دەیەوێت ئەی ئەمانە هەمووی لەکوێن ئەوانە لەناو خۆمانن و ئێمە دەکرێ فعلەن ئازادیان کەین لە چی لەو ئیرادە دەرەکیە تەبان ئەم حەزەی من جێبەجێ نابێ حتا ویستی من بە ویستی دیمۆز ئیش نەکەم دەبێ من شتەکە بە ویستی دیمۆز بکەم تاوە حەزەکەم بۆ جێبەجێ بکە و حەزەکە لای من ئامانجە ویستەکە چییە؟ هیچ بەهای نییە لەبەرەوە ویست لێرا هیچ بەهای نییە کاتێ ئینسان ویست لە لای بەهای نەبوو حەز لە لای بەهای بوو بەهای هەبوو زۆر بە ئاسانی دەکەوێتە ژێر ویستی دەرەوەی خۆی و بۆ ئەوەی حەزەکە چونکە ئەو کاتە ئیتر ئیرادە دەبێتە وەسیلە لە کاتێکە ئیرادە خۆی ئامانجەکەیە و ئەلێرەوە کاتێک ئیرادە خۆی ئامانجەکەیە بۆچی چونکە لە ڕێگەی ئیرادەوە من ئەوەم کە هەم ئیرادە تەمان ئیرادەی پوخت دەڵێم بە معنای ئەو ئیرادەی یعنی ئیرادە لە ناو منە ئەوەیە
ئەوە دەکا کە دەبێت من بیکەم، یعنی ویستی کردنی ئەوەیە کە هەر بە طەبیعی ئەوەیە کە من دەمەوێت بیکەم. بەڵام ئەوەی کە من دەمەوێت بیکەم بۆەوەی حەزەکانەوە چی بووە؟ ون بووە. لەبەرەوە ئێمە حەز و ئارەزوو و ئەوانە حکمان دەکا، ئێمە نازانین چیمان دەوێت، ینی ئەوەی دەمانەوێت ونمان کردووە. بەڵام کاتێکە تۆ ئیرادە لەمانە پوخت دەکەیتەوە، ئەو کاتە ئەوەت بۆ ڕۆشن دەبێتەوە ئەوەی کە دەبێت بیکەیت، ئەوەی تۆ دەتەوێت بیکەیت، ئەوەی تۆ لە کردنیا خۆتی، ینی بەکردنی نابی بە غەیری خۆت، خۆتی ئەوە خۆتی ئیتر ئەوەت کردووە. ئەوەی کە ئیتر دڵت تەواو بەکردنی ئەوە هەست دەکەی، ئەوە ئەوەیە کە خۆت دەدویست. ئەمانە ئەمەی کە خۆت دەتەوێ کاتێک بۆت ڕۆشن دەبێتەوە کە ئەوەیە خۆت دەتەوێ کە تۆ لەژێر حکمیانی حەز و ئارەزوەکان لەوە دەرچوو بن کە ئامانجن. حەز و ئارەزوەکان لە ڕاستیا هێنن، ینی خۆیان وەسیلەی ئیرادەن، ینی وەسیلەن بۆ ئیرادە. حەز حەماسەتێکت بۆ دروست دەکات بۆ ئەوەی کە ویستت دەتەوێت بیکەیت نەک بە پێچەوانەوە. ینی حەزەکە تەنها تەشویقکردنی کردەکەیە، جۆرەکە لە ینی وەکو بڵێ یاری دەردەری ویستە. بەڵام کە بە پێچەوانەوە ویست دەبێتە یاری دەردەری حەزەکە دەبێتە ئامانج. ئەو کاتێ یەکسەر تۆ دەکەویتە ژێر حکمی ویستێکی تر، چونکە ویستەکە وەسیلەیە، ئەو ویستەیە کە حەزەکەت بۆ جێبەجێ دەکا ئیتر هەرچی بێت. لێرایە تۆ لەگەڵ ئەوە دەبێت دائیمە چی بی؟ لە سازیابی ینی چی؟ ینی ئەوە بکەی کە ئەو دەیەوێت، نەک ئەوەی کە خۆت دەتەوێت. تامان کە ئەوەشت نەکرد خۆت دەتەوێت و کاتە بوونت وەدی نایە. بۆچی؟ چونکە تۆ هەی تا ئەوە بکەی کە لە کردنیا تۆیت، خۆتی لە کردنیا خۆت دەبینیتەوە، دەزانی ئەم شتەی کردووە یەکێکی تر نییە وە شتێکی تر پێی نەکردوم، من وەسیلە نیم لەو کردا بۆ ویستێک کە ئەم شتەی پێکردوم. ئەمە ڕێک ئەوەیە کە ویستی منی تایەوە، ویستی من چۆتە ناو کردەکەەوە. ئەم ویستە پوختە. تەمان ئەم ویستە ناچێتە ناو کردەوە ئەگەر بێت و وەکو وتم ویستەکە خۆی لە لای کەسەکە ئامانج نەبێت. ئەگەر حەزەکە ئامانج بێ ویست ناچێتە ناو کردەوە، لەبەرەوە کردەکە نابێتە کردەیەکی ئەخلاقی، نابێتە کردەیەکی چاک، نابێتە ئەو کردەیە کە هێزی تایە. ئێستا فەرزەن ئامێرێک لەسەر زەویە کار دەکات، لەگەڵ جوتیارێک لەسەر ئەم زەویە کار دەکات. لە ڕاستیا کردەکانی ئەم ئامێرە هیچ بەهایەکیان نییە، ینی ئێمە هەز ناکەین هیچ قیمەتێکیان هەیە. ینی ئەوەی کە ئامێرەکە دەیکات لەبەرەوەی بەتاڵە لە ئیرادە چییە؟ هیچ بەهایەکی نییە وەکو کردە. بەڵام کەسێک کە لە سیاقێکی دیاری کراوە دەچێت لە عەرزێک دەکێڵێ، خەریکی کێڵانی عەرزێکە، کێڵانی ئەم عەرزە مەربوط بە ئیرادەوە وا دەکا ئەو کردەیە بەهایەک وەرگێ. و ئەو کردەیە هەمان ئەو کردەیە نییە کە مەکینەیەک دەیکا، چونکە مەکینەکە ئیرادەی نییە تا بێتە ناو کردەکەیەوە، بەڵام ئەوی تر ئیرادەیە دێتە ناو کردەکەەوە. یعنی ئەگەر نەیەوێت نایکات، بەڵام مەکینەکە بە ویستی ئێمە دەبێت بکایانەکە، ینی خۆی ویستی نییە لە کردن و نەکردنەکە. کاتێ ویستی ئێمە نەفی دەبێتەوە بۆ حەزەکەمان، ئێمە ئەوەمان لێ دێت، ینی ویستی ئەوی تر ئەوەی بێگانەیە لەناو ئێمە چی دەبێت؟ کاری خۆی دەکا. ینی ئەو کاری کە ئێمە دەیکەین لە ڕاستیا کاری ئێمە نییە، ئەوە نییە کە ئێمە کردومان، ئەوە کاری ئەو ویستەیە کە ئێمە خۆمان داوەتە دەستی کارەکەمان پێ بکات.
یعنی لێرە ئێمە کارمان پێ دەکرێت نەک خۆمان کار دەکەین. ئەلێرە ئیتر ئەوە ڕۆشن دەبێتەوە کە مۆزوعی هەم ئاهەنگبوونەوە لەگەڵ لۆگۆسە هەروە ئاسان نییە وە سەختە و بامان شێوە دەرچوون ینی ئازادکردنی ئەو ناوچەیەی کە لە ڕێگەیەوە دیمۆز دەتوانێت حکمی ئێمە بکە چونکە حکمی ئەو ناوچەیەی کردە و ناوچەیە داگیر کردەوە حکمی ئێمەش دەکە. ئازادکردنی ئەو ناوچەیەش ئازاد نییە ینی ئاسان نییە. چۆن ئەم ناوچەیە دەگەڕێنینەوە بۆ کوێ بۆ حکوومەتی عەقڵ ینی عەقڵ لەوێ ئیتر حکمی ئەو منتیقەیە ئەو بیکات و ئەمە ئاسان نییە و ناوچەکە خۆی ناوچەیەکی زۆر سرکە ینی ناوچەیەکی کوێرە ناوچەیەکە ینی حیوانەکە ئێمەیە لەکوێ چێژە بوو ئەو ڕادەکا بەرەو ئەو شوێنە. بەڵام لێرە ئیتر تەبانیش حسابێکیش بۆ ئیرادە ناکا کە تۆ ئیرادەت نەفی دەبێتەوە یان ئەوانەی عاشقە چێژن عاشقە سوودن سوودخوازن ئەمانە هەموو چین عاشقە دیمۆسن. بۆچی چونکە دیمۆس وانیشان دەدا کە ئەم شتانیان بۆ جێبەجێ دەکات. ئەلێرەوە ئیتر ئەو کێشەی نێوان دیمۆس و لۆگۆس دروست دەبێت. جا لێرە شتێک هەیە هەر لەناوە پەرەگرافەی کە بۆم خوێندنەوە ئەویش ئەوەیە سکرات دەڵێ فەلسەفەکە معشوقەکەی منە و دیمۆس کە معشوقی تۆیە فەرقیان ئەوەیە فەلسەفە لە هەموو کات و شوێنەکە هەمان شت دەڵێ بەڵام دیمۆس قسەی خۆی دەگۆڕێ لە هەر شوێنە قسەیە دەکات. تەمانە لێراوە ئیشارەتێکیش بەوە دەدا کە ئەو لە ژێرفرمانی ئەلکیبایدسان نییە. بۆچی چونکە ئەلکیبایدس قسەی خۆی دەگۆڕێ هەر ڕۆژی قسەیەکی هەیە لەبەر ئەوە ئەگەر یعنی ئەم لەژێر حکمی خۆشەوی ئەو خۆشەویستیانە لە من دوو خۆشەویستمە یەکیان فلانە و ئەویتریان ئەویترە هینە فەلسەفەیە بەڵام یەکێکیان ئەوەیان کە فەلسەفەیە قسەی خۆی ناگۆڕێ هەر ڕۆژی لەسەر قسەیەک نییە بەڵام ئەویتریان هەر ڕۆژی لەسەر قسەیەکە. بەڵام سکرات مەیلی بۆچی هەیە تەمان ئەویتریان ڕەمزی دیمۆسە دیمۆس هەر ڕۆژی لەسەر قسەیەکە یعنی تۆ ئەگەر بەپی جەماوەر قسە بکەی دەبێ هەر ڕۆژی قسەیە بکەی ئەمڕۆ قسەیە بکەی سبەینە کە قسەیەکی ترت کرد دژی ئەم قسەیە بێ نابێ گوێ لێبێ دژی بێت. بۆچی چونکە لە ئەسڵات وەر قسە ناکەیت لە ئەساسەوە قسە ناکەیت تۆ یعنی قسەکەت ئەساسی نییە تۆ قسەیەکت کرد قسە ئەو قسەیەکە ناجوڵێندێ قسە ئەو قسەیەکە ناگۆڕێت قسەیەکە و دەکرێ و هەر ئەوەیە. بەڵام ئەم قسەیە تۆ گۆڕیت ئەمڕۆ شتێکە دوت بە ناوی حەقەوە سبەینێ شتێکە دوت هەر دژی ئەمە بوو بە ناوی حەقەوە ئەمە لە ڕاستیا تۆ هیچت نەوتووە و لێرا تۆ نی قسە دەکەیت ئەوە جەماوەرە قسەت پێ دەکا و ئارەزووی جەماوەرە قسەت پێ دەکا. لەبەر ئەوەی عاشقە دیمۆسە لە ڕاستیا هەر ڕۆژی قسەیەک دەکات و هیچ ئەساسێکی نییە یعنی شتێکە بە وەکو پوشێکی دەم باوایە وەکو لە سکرات دەڵێ تۆ وەک پوشی دەم باوایت دیمۆس بە هەر شوێنەکە ڕۆژ تۆش لەگەڵ خۆتا دەبات. تەبان ئەلکیبایدس کە ئەویش دیمۆسیە سکرات باسی ناکۆکی خۆی دەکات لەگەڵ دیمۆسا لە ڕێگەی ئەلکیبایدسەوە ئەڵێ ئەلکیبایدس کە گەنجێکە بە خۆشەویستی من ناسراوە بەڵام ئەلکیبایدس خۆشەویستی من نییە چونکە من خۆشەویستێکم هەیە خۆشەویستەکەم قەت قسەی خۆی ناگۆڕێویش فەلسەفەیە بەڵام ئەلکیبایدس قسەی خۆی دەگۆڕێت وەکو چی وەکو دیمۆس
وەکو ئەوانەی عاشقە دیمۆسن. جا ئەوەی کە قسەکانمان پێدەگۆڕێ یعنی چی؟ یعنی ئەو قسەیەمان پێ ناکا کە دەبێ بکرێت، ئەو قسەی کە خۆمان دەمانەوێ بیکەین نابێ بیکەین، دەوێت دایمە ئەو قسەیە بکەین کە بەرامبەرەکە دەیەوێ بیکەین. ئەو کاتە ئێمە لەژێر ویستی بەرامبەرەکە قسە دەکەین، بە دڵی ئەو قسە دەکەین. یعنی هەمیشە دەبێت دڵی ئەو ڕاگرین وەکو چۆن عاشقێک دایمە دڵی معشوقەکەی مەحبوبەکەی ڕادەگرێ و هەرچی وت بۆی دەکا بۆی دایمە دڵی ڕازی بێت. بەڵام لێرە دڵی خۆی هەرگیز ڕازی ناکات. جا سوکرات ئەو ئێنەی کە لێرە دەیکات ئەو مقارنەیە لە ڕێگەی ئەلکیبایدسەوە باس لە پەیوەندی خۆی لەگەڵ دیمۆسا دەکا کە ئەو پەیوەندیەکە پێی خۆش نییە. بۆچی؟ چونکە ئەلکیبایدس هەر ڕۆژی لەسەر قسەیەکە وعد و پەیمانی نییە، بە پێی زروف قسەکانی دەگۆڕێت، بەڵام فەلسەفە قسەکانی خۆی ناگۆڕێ. ینی لێرە سوکرات پەیوەندی خۆی لەگەڵ لۆگۆس و پەیوەندی خۆی لەگەڵ دیمۆسا دیاری دەکا، بەڵام لە عینی کاتیشا باس لە کێ دەکا؟ باس لە کالیکلیس دەکا کە کالیکلیس عاشقە دیمۆسە و قسەکانی لە شوێنەکەەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێت. ئەمڕۆ بەپێی ینی جەماوەر کە چی ویست ئەوەیان بۆ دەڵێ وەکو گۆرانی داواکراوە، ینی چۆن نەکە ویستیە میشەر ئەوە دەڵێ کە ئەوان داوای دەکەن، ینی خۆی شتێک ناڵێ نەوەگە و شتە بە دڵی خەڵکەکە نەبێت وە خەڵکەکە لە دەستدا معشوقەکەی لە دەستدا. ئەم میتافۆرەکە ناوێتی سوکرات مۆزۆی عاشق و معشوق فعلا زۆر تەواوە زۆر گونجاوە لەوێەوە کە نابێ دڵی جەماوەرەکە لە خۆت زویرکەی، چونکە جەماوەر لێت بوویەوە تۆ ئیتر هیچ نیت، هیچ وجودێکت نییە و وجودی تۆ لە جەماوەرەکەتایە، لە دیمۆسایە. بۆیە تۆ هەمیشە پێویستت بە ئەمەئانگیە لەگەڵ دیمۆسا. تەبان هەمانگی چەند ئەمانگی نێوان تۆ دیمۆس زیادکە ئەوەندە دیمۆس چەپڵەت بۆ لێ دەدا، ئەوەندە دیمۆس لێت ڕازیە. و دیمۆس چییە؟ دیمۆس کەسێک نییە، دیمۆس ئەو حەزە گشتیەیە کە لە کاتێکی دیاری کراوە بۆ خەڵکێک پێیا دەبێت تۆ دەتوانی لەو کاتە شتێکیان بۆ بکەیت کە پەیوەستە بۆ حەزەوە، ببیتە وەسیلە، ببیتە بابەت بۆ ئەوەی ئەو حەزەی ئەوان جێبەجێکەیت، وەکو چۆن حەزی معشوقەکەت جێبەجێ دەکەیت. بەڵام معشوقەکەی سوکرات کە فەلسەفەیە، ینی ئەوە نیە هەر ڕۆژی بیانویەک بگرێ، هەر ڕۆژی شتێکی بێ و هەر ڕۆژی قسەیە بکە، ئەو دایمە هەمان شت دەڵێ و خاوەنی قسەی خۆیەتی، خاوەنی وعدی خۆیەتی و لێرە ئەمڕۆ شتێک ناڵێت و سبەینێ شتێک بڵێ. بۆچی ئەمە وایە؟ چونکە ئەوەی حەقا جێگیرە، ئەوەی حەقا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ناگۆڕێت. ینی حەق ناکرێت لێرە حەق بێت و لە شوێنێکی تر ناحەق بێت. بەڵام ئەگەر حەق بە پێی مەساڵح دیاریکرا ئەوە لێرە حەقە چونکە لە مەسلحەتی ئەم خەڵکایە، بەڵام لەوێ ناحەقە چونکە لە مەسلحەتی خەڵکەکانیە. ینی لێرە حەق مەسلحەتە لەگەڵ مەسلحەت حەقە، ئەم دوانە جیا دەبنەوە. دیمۆس لە لای دیمۆس مەسلحەت حەقە، هێز حەقە، شتەکانی تر حەقن. بەڵام لای لۆگۆس بە پێشەوانەوە حەق هەموو شتەکانی ترە. ئەمە جیاوازی نێوان
دیمۆس و لۆگۆسە. تەبان ئەو کەسەی عاشقە لۆگۆسە، کەسێکی جێگیرە وەکو لۆگۆس خۆی، مادام لۆگۆس جێگیرە کەواتە ئەویش جێگیرە، ئەویش ئازادە، ئەویش قسەی خۆی ناگۆڕێ، ئەویش خاوەنی وعدی خۆیەتی و ئەویش لە ئەمڕۆ قسەیەک ناکا و سبەینە قسەیە بکە. ئەو وەستا و جێگیرە و شتێکی دەرەوە شتێکی دەرەکی نایجوڵێنێ بە ئارەزووی خۆی. ئەم هێز نییە بیجوڵێنێ، ئەم وەکو خۆی دایمە جێگیرە. بۆچی؟ چونکە حەقیقەت جێگیرە. ئەوەی حەقا زەمن نایگۆڕێ بۆ شتێکی ناحەق، وە لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر ناگۆڕێ بە ناحەق. ئەمە عیلاقەی بە کۆمەلگا و دەوروبەر و فلانەوە نییە، ئەمە خۆی لە خۆیان حەقە، دەوروبەرێک نەیکردووە بە حەق. یعنی چییە؟ حەقێکی ڕەهایە، بەڵام حەق کە وابەستە بوو ئەو کاتە لە ڕەهایەتیەکەی دەکەوێت، کە وابەستەش بوو ئەو کاتە لە شوێنێک حەقە و لە شوێنێک ناحەقە. ینی حەق دژی خۆیەتی، ینی ئەوەی کە لێرە حەقە شتێکی تر هەیە کە دژی ئەمەیە ئەوە جێگەی دەگرێتەوە، ینی حەق لە خۆیە لێک دژ دەبێتەوە. تەبان حەق ئەو حەقەی دیمۆس باسی دەکە، حەقێکی چییە؟ حەقێکی گۆڕاوە. ئەمڕۆ فلانەشت حەقە بەڵام بۆ سبەینێ ئەو شتە ناحەقە. ئەمە تەبان ئێمە ئەگەر لەسەر لە دەمی وتاربێژەکانەوە زۆر بە ئاسانی دەیبیسین و هەر وتاربێژەکانی خۆمان دەبینین ئەمڕۆ قسەیەک دەکەن سبەینێ قسەیەکی تر لەگەڵ زروفە و ئەوان وانیشان دەدەن کە دەبێ ئەمە کاوان دەیکەن ئەوەیە کە خەمی خەڵک دەخۆن و لەگەڵ واقعەکان و قسەیان هەیە لەسەر هەشتێک کە ڕوودەدا و تەمان ئەم قسانەی کە لەسەر هەشتێک کە ڕوودەدا قسەکان دەگۆڕێن. ئەمڕۆ شتێک گەیە ئەو بە جۆرە قسەی لەگەڵ دەکاوە بە شان و باڵی هەڵدەدا و پێی دەڵێ ڕاستە کە چێر سبەینێ کە شتەکان دەگۆڕێن هەر ئامان شتە دەڵێ ناڕاستە، دەڵێ خراپە، وێنەیەکی تری بۆ دووزەکە. یعنی حەسەب بە زروفەکە و تەوانەمەش لەکوێوە ئەم کەسە قسە دەکا لێوە ئەو منتیقەیە کە هەیەی منتیقەکەی کەوتم ناکۆکی لەسرە لەلایەن دیمۆسەوە چی کراوە؟ داگیر کراوە. لەبەرەوە ئەو قسانەی کە دەیکا لە ڕاستیاوە نییە دەیکا، ئەوە دیمۆسە قسەکانی پێدەکانەک خۆی کە کەسێکیش خۆی قسەی نەکرد یەکێکی تر قسەی پێکرد ئاسانە خۆشی نازانێت چ قسەیەکی پێدەکا. یعنی ئەمڕۆ قسەیەک دەکا بەس نازانێت سبەینە چ قسەیەکی پێدەکا. لەبەرەوە قسەکە هەرچی بوو دەبێ ئەم قبولی بێ بیکە. بەڵام لۆگۆس کە شتێکی وت هەر ئەو شتە دەڵێ هەر لە شوێنێکی تریشە هەرەمان شت دەڵێ، یعنی قسەکەی بۆ کەس ناگۆڕێت. جا ئەمە لێرەوەیە کە دەڵێ سکرات فەلسەفە قسەی خۆی ناگۆڕێەوە بەردەوام هەمان شت دەڵێتەوە کە وتوویەتی. و لێرە و پرسیارش ئەوەی کە لە گفتوگۆکەی پێشووە لەگەڵ پۆلسا پێگەیشتن لێرە دووبارەی دەکاتەوە کە ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران و دەڵێ ئەگەر تۆ یا دەبێ ئەمە هەڵوەشێنیتەوە تاوان ئەمەل چ کاتێکەڵ دەوەشێتەوە ئەگەر هاتوو ئەمەی کە سوکرات پێگەیشتووە دیمۆس گەیان دەبێتی بەمە نەک لۆگۆس، یا دەبێ لەگەڵ یا هەماهنگ بیتەوە. تاوان لەگەڵ ئەم قسەیە کە هەماهنگ دەبێتەوە ینی لەگەڵ سوکراتە هەماهنگ نابێتەوە، لەگەڵ چی هەماهنگ دەبێتەوە؟ لەگەڵ لۆگۆس هەماهنگ دەبێتەوە، ینی لەگەڵ لۆگۆسەکەی ناو خۆیان دەبێ هەماهنگ بێتەوە. ئەڵێ ئەگەر تۆ ئەمەد نەکرد نەگەیشتی بەمە ئەوە حتا ماوی لە ناکۆکیا دەبی لەگەڵ خۆتا و ناکەویتە ناو هەماهنگەوە. ئەو ناڵێ دەبێ قسەکەی من بگەیتە ئەوەی کە من وتومە تۆش بگەیتەوە. ئەڵێ یا دەبێ هەڵی وەشێنیتەوە یا دەبێ بگەیتە ئەمانشت، ینی لە بینی ئەم دووشتا شتێکی تر نییە. یا دەبێ ساغی کەیتەوە کام قسە
تەواو نییە یا دەبێت لەگەڵ یا ئامانگ بیتەوە ئەڵێ ئەگەر ئەم دوانە یەکێکیان نەکەی نەک ئەگەر بێت و تۆ قسەکەت قبول نەبێ ئەگەر ئەم دوانە یا هەر یەکێکیان نەکەیت ئەوە چی ئەوە تۆ لەگەڵ خۆتا دایمە لە ناکۆکیا دەبی تابان لەگەڵ خۆتا ناکۆکی چۆن دروست دەبێ ئەو کاتێک کە لەگەڵ دیمۆسا هەماهنگ